کاتێ ستەم و دیکتاتۆریەت هاوڵاتی بە قات و قڕی و چاوساندنەوە و لێسەرنەوەی ئازادیەکان کەنەفت دەکا، چاوەڕوانی هاوڵاتی لە شۆڕش و دیموکراسی نوێ ئەوەیە لە ماوەیەکی کورتدا هەموو کێشەکانی چارەسەر بکات. بۆیە ئەوە چاکترین داوە کە دوژمنانی ئازادی بۆ بەرپاکردنی شۆڕشی چەواشە و کودەتا دایدەنێن. تونس نمونەی زیندوی ئەو حاڵەتەیە کە ناحەزانی کێشەکانی دوای شۆڕشی بەهاری عەرەبیان تێدا کردە بنەمای پیلانگێڕیەکەیان. بەڵام ئایا پاشەکشە لە دیموکراسی کێشەکانی هاوڵاتی تونسی چارەسەر دەکات؟ تونس وەک یەکەمین قەڵای بەهاری عەرەبی لە بەرامبەر پیلانگێڕانی ناوچەییدا مابۆوە. بۆیە هەموو هەوڵەکان بۆ ئیفلیچکردنی دامەزراوە دیموکراسیەکانی خرانەکار. ئەوەش دوجار بووە هۆکاری ململانەی نێوان سەرۆکی وڵات قەیس سەعید لە لایەک و حکوومەت و پەرلەمان لە لایەکی ترەوە. بۆیە لە دوای گەڕانەوەی سەرۆک لە سەردانەکەی بۆ میسر، إعفاء رئيس الحكومة ودعوة شخص آخر ليتولاها مدة هذه التدابير. بەو پێیەی بەپێی دەستور ناوبرا و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە هەڕەشەی بەکارهێنانی هێزەکانی سوپا و ئاسایشی ناوخۆی کرد بۆ یەکلایکردنەوەی جەنگەکەی. هەر لەوبارەوە حومە هومامی سەرۆکی پارتی کرێکارانی تونس دەڵێ مەترسی دارترین هۆکاری ململانەی دەسەڵاتەکان لە تونس دەسوەردانی بێگانەیە لە کاروباری ناوخۆی وڵاتەکەدا. بۆ یەکلایکردنەوەی ململانێکە بە قازانجی لایەک دژی لایەکی تر. ناوبراو دەڵێ بۆیە چەندین جار هۆشداری کودەتامدا دەستگاکانی ڕاگەیاندن کە مەرج نییە کودەتای تونس تەواو سەربازی بێ وەکو ئەوەی لە هەندی وڵاتی تردا ڕوودەدات. هەرچەندە بەردەوام ڕاگەیاندنی ئیمارات و میسر بە پشتبەستن بەلایەنگرانی ڕژەمی پێشووی بنعالی و ئەلمانیا پەرگیرەکان خواستە کودەتاییەکانیان نەدەشاردەوە، بەڵام ئەو بەڵگەنامەیەی کارڕۆژنامەی میدڵ ئێستی ئای بەریتانی 2 مانگ لەمەوە بەربڵاوی کردەوە پەردەی لەسەر ئامادەکاری کودەتایەکی هەمەلایەنە لەو وڵاتەدا لادا. بەڵگەنامەکە بریتیە لە پلانێکی هەمەلایەنە کە لە نووسینگەی دیوانی سەرۆکەوە دەرچووە و باسی بەرنامەیەکی داڕێژراو دەکا کە ئامادەکاری بۆ دەکرێت لە ژێر ناونیشانی دیکتاتۆری دەستوریدا کە بەپێی ئەوە هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکدا کۆ دەکاتەوە و متمانە لە حکومەتی هەڵبژێررا و زەوت دەکات و کەسایەتیەکانی وڵاتیش دەخرێنە ژێر چاودێریەوە. بەڵگەنامەکە وەکو ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە ئاماژە بە کاراکردنی مادەی 8 دەستوری وڵات دەکا کە بە ڕاگەیاندنی باری نائاسایی هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکدا کۆ دەکاتەوە. ئاماژە بەوەش کراوە کە لیوا خالید یەحیاوی فەرماندەی پاسەوانی سەرۆکاتی دەکرێتە وەزیری ناوخۆ. پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و وڵاتانی جیهان لەوە نیگەرانن هەمان مادەی دەستوری کە سەرۆک کردوویەتە پاساوی بڕیارەکانی دەڵێت دەبێ پارلەمانی وڵات لەو ماوەی باری نائاساییدا کۆبوونەوەکانی باکراوەیی بمێننەوە کەچی سەرۆک بۆ سەپاندنی دەسەڵاتی تاکڕەوانەی پەرلەمانی داخستووە و ئەندامەکانیشی لە پارێزبەندی داماڵیوە. میدڵ ئێست ئای باسی لەو میکانیزمانش کردووە کە سەرۆک بۆ سەرکەوتنی بەرنمەکەی دەیگرێتە بەر، لەوانەش بۆ چاواشەکردنی هاوڵاتیان بە هەرزانکردنی هەندێک کاڵای خواردەمەنی و بەخشینی پارەی ئاو و کارەبا و هەندێک خزمەتگوزاری جەماوەر بۆ ماوەیەکی کاتی بێدەنگ دەکا. بەوەش زەمینەی دیکتاتۆریەتی دەستوری و دەسەڵاتی تاکەکەسی دەخولقێنێت. بەڵام قەیس سەعید وەکو عەبدولفەتاح سیسی نییە و لە ناو سوپاوە نەهاتووە، تەنانەت پارت و ڕێکخراوی سیاسی نییە تا لە داهاتوودا پشتیوانی لێ بکەن. بۆیە با پێچەوانەوە لەم قۆناغەدا سوپا بە ناوبرا و زەمینەی کودەتای داهاتوو بەسەر خۆیدا خۆش دەکات.